افدمت باش ما مستوى زانياري نوصل بعد دست منكو ايرش كريا سر كاليشا كوات تو تشد بيجي بو فيكي اگر بيترز بيزانين على دربار فيكي بدا مارون كرنا السؤال بقولها بله والله لا زعل وقت بزاروك دركتش مدرسة ساعة وازدة بله دركت هاتو كومبول فيري جلك تقريبا يعني بيتش حاسيبو جمنا بيتوك وحاتي شو او دكانة دو دكان هبو الفيري مشروبات الفروتي او عزلبو جماعة امام مسيحي قد بابو مشكلة بو ما كان اما تقريبا هيفاكي ونيف وقردية يعني مشروبات نفروش ممنوعة افرو جماعة عرب وشول وان دكانة او دكانة دي هردر خانية وخاني خالية ودكان جي خالية رابو بارت ليدان ودفين تشكيل دارجي ونظام شيء بله قاشا بطرس او ايرش هاتينا سرو ايرش هاتينا سر كرو انكوين برگرتينا او شكيش عالي بون هاتينا سرو او ايرشن هاتينا سرو جيكيش لاني بون اگر زانياريا دمو 10 سال نهار او شاوت شوايا والله وقتها وقت شو يعني حكمت عسكريه وقت شو دايره او دي كان هنا شو دايره هجوم دايره وين كان حارس مسلح بو طلقه كي ادو طلقه ليدا الهواء لنا وباشا شرطه جهزت والسيده قايم مقام وراسي بجنتين سعاده قايم مقام قال لك سوفاسي بيتيام يعني شافي بالفيريبو وقوهي بالفيريبو زود جهز الشرطة ذكر وأسايش هاتي الفيري نقدره وهندك هاتي قرتان وبربو مركزي باشه این چاواره چیت کن یعنی وضاحات کنترل کنن و هزن امنی او این پاراست این هر انجد گفادان او این چاواره چیت کن والله حتى ذيك الحمد لله يعني جماعة يعني الشرطة الفيري أو ترامبيلا الشرطة هتقرن وأسايش ناجي بوتشتش بستيفي الحمد لله وامسو فاسح حرمة كردستان كان حكمة يعني جانا كسر المانبو لأن وقت أو تستجيبوا رأسا بس يعني 5 دقيقة 10 دقيقة تأخير بو رأسا هات الفيديو بله باشه پیام واچی جبو برای مسلمان الوی دوری دیسان برای المسیح و چوانیا سردری کردن ادگلوی روشنها هاتیا روجوی لدور استعمال و هر و مسیری که وکین الویره و چه پیامک هیا والله هذا شيء بجمته ام لازم دياري وكوتشر ام بسمامن نزل جافي افا كم صالة تيتر افا يعني 1000 صالة عن قلقك وبوتي افرو وسط شيبو مثلا شي تستيع وتستجيدوا بيجا مثلا ديري تشكرية ديري باشا او دكانة بارد فلوشن شغل دكانة ما يخالف بس ديري مثلا ديري افا ام حيض بوفيت ديري عرضكي مقدسة والحمد لله دائما نشانة ماتشيا براياتيا روفانيا إنسانية وأم قال إيك بتشان صالة يعني شو تشتدينا ما بين وانك نشيبو ويفلو شي قومي وأنا صار بله سپاس قشب بەڵێ کاک شوان لە قسەکانی قەشە پوتروس دەرکەوت کە هەوڵێک هەیە یاخود چەند هەوڵێک هەیە لە نزیک قەزای سمێڵ بۆ ئەوەی پەلاماری کڵێسایەک بدرێ ئەمەش بۆ خۆی تا خۆی شتێکی نوێ چونکە لە پێشدا مەسیحیەکان ڕویان لە کوردستان دەکرد وەکو جێگایەکی ئارام بەڵام ئێستا دەبینین کە هەوڵێک هەیە بۆ پەلاماردانی کڵێساکان بە ئاماجکردنی مەسیحیەکان چیمان پێڵێت بەڵێ ئایا ئەمە تەغیرێک نییە لە هاوکێشەکان ئەمە درێژکاوی ئەو مەدەیە کە ئەو شەپۆلەیە کە لە چەند ساڵێکە لە ناوەڕاست و باشووری عێراقا هەیە و ئێستا بە تایبەتی کە ئەمریکا لەسەر و بەندی ئەوە بکشێتەوانێ لە عێراقا وردەوردانێ شەپۆلەکانی نەقلکەن بۆ ئێرە طبعاً ئەرچی ئەوەی هێزەکانی ناوخۆ و هێزی پێشمەرگەیە کە بەر لەوە بگرن و بەجددیانە مامەڵە بکەن چونکە بۆ زانینتان بوونی مەسیحەکان و هەر کەمەنەتەوایەتیەکی تر هەر کەمەنەتە ئاینیەک لەسەر کوردستان خاڵێکی بەهێزە بۆ ئێمە و مانەوەیان بە ژیانێکی
دیموکراسی و بە مافی مسۆگەرکردنی مافی هاوڵاتی بوونیان لە ئەنجامە بە خاڵشی پۆزیتیڤ فەشکێتەوانێ بۆ تەجروبەی دیموکراتی کوردی من پێم وابێ بڵێ خەڵکانێکن لەوانەیە سەر بە هێزە تیرۆریستەکان بنبیانەوێ ئەو مەسلەیە بە ئاراستەیەکە بەرن بەس من بۆ خۆم قەناعەتم نییە هێزە ئیسلامیەکانی کوردستان بیانەوێ کێشەکان بەو ئاراستەیە بەرن کە دژی مەسیحەکانی کوردستان ئیش بکەن. بەڵێ کاکشان وەکو زانین ئەو ڕووداوانەی کە ئەمڕۆ و دوێنێ ڕوویان داوە و ڕوو ئەدەن بڵێن لە ناوچەگەلێکن کە نزیکن یاخود ناوچەی سنوورین لەگەڵ سووریا لەگەڵ تورکیا و گرژیەکەش تا ئەم لە حەزەیەکە وەکو باسیشم کرد هێرش کراوەتە یا هەڵدراوە بۆ ئەوەی هێرش بکرێت سەر کڵێسەیەک تا ئێستا گرژیەکی ئاینیە ینی تا ئێستا بەعدێکی ئاینی هەیە بڵێن ڕەهەندە سیاسەکەی تا ئێستا دیار نییە ئایا ئەم ڕووداوانە ڕووداوی دابڕاون لەوانی کە لە سووریا ڕوو ئەدەن و ئێستا بڵێن ناوچەکە لە گۆڕانکاریدا یاخود پەیوەندیان هەیە بە ڕووداوانەشەوە نا من پێم وابێ ئەوەی پەیوەندی هەیە بە ئەو بزوتنەوە ئیرهابیانی کە لە ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی لە ناوچەکانی مووسڵ و تکری توانایی شەکەنەوە ڕەبتی نییە بەوانی سووریاوانێ وابێ پێشبینیشکین کە ئەو مەدی تونند و تیژە لە کوردستانە ئەگەر دەواازەی بۆ بدۆزێتەوانێت بە ئاقارێکی سەختتر و تونتراڕوە بۆیە ضرورە کە بەڕاستی ئەجیزی ئەمنی لەوا چاوی لە حەزەر بێت و چاوی لەسەر هەموو حرەکاتانە بێ بە تایبەتی ئەو ناوچە سنووریانەش کە لە بینی هەم عێراق و سووریا و تورکیا هەیە و هەم ناوچەیەکە کە تا ئەم دقەیە ڕێکخراوی قاعیدە و ڕێکخراوەکانی تر بەهێزنتیایە پێشبینی ئەمانە کرێت بەڕاستی و پێشبینیەکی هەر دەواازێ بدۆزێتەوانی هەر کێشەیەشی ناوخۆی هەبێ بە ئاقارج کابی بن بەڵام ئەم کێشە کەلتوریە بەڕاستی ئەستم وەک ئاماژەم پێ دەرچوو لەو کێشە کەلتوریە بۆتە کێشێکی سیاسی و کێشەکە قورستر بووە من ئەوەی بینم لە گوتاری هەردوو لە هەستەکەی بەڕاستی هەڵکشانێک هەیە لە قسەکردنا لەسەر یەکتر و بەرەو ئاقارێکی تونترە ڕوا بۆیە لێرەوانێ ئەرچی مؤسساتی حکومەتە پێش هەموویان سەرۆکیێرەیەمەوە حکومات و پەرلەمان لە ئاسی بەرپرسیاتی مەرحەلەیە بن بە تایبەتی چ عێراق چ منتیقەکە لە بەردەم گۆڕانکاری گەورایە بۆ ئەوەی هەموو شتێکمان لێ تێک نەچێت من پێم وابێ کەس لە کوردستانە حەز ناکە ئاقاری کێشەکان بە تونند و تیژی ئابڕات چه هێزەکانی ئۆپۆزیسیۆن بێت چه هێزەکانی دەسەڵاتیت بێ بەڵام ئەگەر بەم ئاقارە بڕات و بەم تەسعیدە و هەست بە بەرپرسیارەتی نەکرێت دڵنیاوانێ بەرەو تونند و تیژی ڕوا. بەڵێ کاکشۆن هەر سەبارەت بەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم و دووپاتە فەرمانڕەواکە بە شێوەیەکی عەقلانی تەعامل و مامەڵە لەگەڵ ئەم کێشەیەدا بکەن و چارەسەری بکەن بۆ ئەوەی گەورەتر نەبێت دەبینین ئەمڕۆ هەرێک لە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی و لیژنەی ئەمنی پارێزگای هەولێر دەڵێن بە هەموو شێوەیەک ڕێگە دەگرن لە گرتبوونەوە کۆبوونەوە وەکو دەزانین ئەم شەو بڵێن مەڵبەندی سلێمانیە گرت و باسی لەوە کرد یاخود بە لایەنگران و هەوادارانی خۆی ڕاگەیاند کە لە سعات دوی پاشنیوەڕۆی ئەمڕۆ گرتبوونەوەیەک لەبەر دەرکی سەرا بکرێت و پێش تۆزێکیش پەیامنێرمان لە هەولێرەوە ڕایگەیاند کە ڕێگا بە ڕۆژنامە نووسان و تەنانەت پارلەمانتارانی یەکگرتوش نادرێت کە سەردانی بارەگاکانی خۆیان بکەن ئایا بەم شێوەیە کێشەکە چارەسەرەکری یاخود بارودۆخەکە ئاڵۆسترە بێت بە دڵنیایەوە چارەسەر ناکرێت من پێم وابێ سەرەتا هەر جوڵانێک گرتو لێرە بیکە هەڵەیە چونکە لێرە ئێمە بینیمان 63 ڕۆژ خۆپیشاندان بوو لەبەرەوەی نەگوازایەوە بۆ هەولێر گۆڕانکارێکی وانە بوو لە سەراستی هەرێمە لەبەرەوە هەر خۆپیشاندانی هەر جموجۆڵی بکرێت لێرە هەڵەیە و من قەناعەتم وایە لێرە بە حکمیەوەی هەم ئۆپۆزیسیۆن بە قووەتە هەم بزوتنەوەی ڕۆشنبیری هەیە لە دەرەوەی حیزبەکانەوانێت تا ڕادەیەک پراوێزی لە ئازادی زیاترە لەوەی لە هەولێر و لە دهۆکەیە بۆیە گەریەگرتو پیوادانین بە سیاسی حل بکرێت چونکە ئەمە بەڕاستی داواکاری خەڵک نییە کێشەی خەڵک کێشەی ئەوە نییە بچیتە سەر دوکانێکی کۆمەڵە دوکانی مەشروبات یا کێشەیەکی مەسا کێشەی خەڵک کێشەی گەند چارەسەرکردنی گەندەڵیە کێشەی نەعەدالەتیە کێشەی مافی ئازادی ڕادەربڕینە کێشەی مافی هاوڵاتی بوونە و ئێمە ئەبێ خۆپیشاندان لەسەرمانە بکەین بێ ناڕزایەتی لەسەرمانە دەبڕینەوە لەسەر ئەوەی کە پەلاماری کۆمەڵە دوکان بدرێت لەبەرەوە کێشەکە ئێستا حل بکرێ باشتر سیاسیەن و ئەچی وەک ئاماژەم پێکرد تۆپەکە لە ساحی پارتی بە دەرەجەی یەکەم پارتی وێچێتی تا ڕادێژی تر و اینجا ئاکرێتە سەرشانی ئەمان چونکە هێشتا ئەمان بەڕاستی کۆمەڵی بارەکان سووتانراوە گیرا خەڵکیان لێ گیراوە بەبێ ئەوەی جارێکە تاقیق هیچ دەستی پێکرد بێ هیچ جنەیەک دەستی بە ئیشەکانی کردبێت چ زوو ئەیگری چ زوو ڕێگەی پێناوی مەکتەب سیاسەکەی خەڵک هاتوچۆی بکە چ زوو مۆڵی چواردەوری بارەگاکانی ئەگریت بەڕاستی ئەو کارێکی نە کارێکە یاسایی بێ نەکارێکە لەگەڵ مەبادیەکانی دیموکراتێتا بگونجێت نەکارێکە لەگەڵ مافی مرۆڤ بگونجێت پێم وابێەوە ئەم نموزەجێکە کە بەرەو زاویەیەکی تەسک و داخراومانە باکە ئەنجامەکەی تەقینەوەی کۆمەڵایەتی لە دوورسەوێت کەواتە گەر ئەمە نموزەجێک بێ بەرەو گۆشەیەکی تەسک و داخراومان بەرێت
هیچ ئومێدەکەیە بۆی کێشەکان بەهێمنی چارەسەر بکرێن گەڕانەوەیە بۆ سەرمێزی گفتووە پەنابردنە بەر عەقڵانیەتە و ئەمە من ئاماژەم پێکرد سەرۆکی هەرێمەتوانێت دەوری باش بینێ ئەو بەیاننامەی من حکوومەتم بینی پێشەوەی بێمە ناو مێزی گفتوگۆکەی ئەوانێ ئەو بەیاننامەیە وەکو بەیاننامە باشە بەڵام بەڕاستی من پێم وابێ ئەبێ پەنجە لەسەر وەزارەتی ناو خۆداگیریەکە مقەسیر بووە کە لە ئاسی پێویستانە بۆ ئیشەکانی و ئەمە چەند جارێکە دووبارە ئەبێتوانێ و من بۆ خۆم شخصی خۆم یعنی بەڕابەسەر بەڕاشکاوی ئەلەم حەقەیە کاکەریم دەست دەکات کێشێتوانێت چونکەوە چەند جارێکە بارەگا لەو ناوچانە گیرێت و لە ئاسی پێویستانیە جموزۆڵی وەزارەتی ناوخۆ بەڵێ کاکشوان محەممەد سەرنووسەری ڕۆژنامەیەوێنە سوپاس بۆ ئامادەبوونت لە ئەستۆدیە یاوتێ سوپاس بۆ زانیاریەکانت سوپاسیانی بەخێراتی بەڵێ بینەرانی عزیزی نارتی بەردەوامی لەگەڵتان بۆ گواستنەوەی تازەترین زانیاری لە ئەنجامی بارگرژەکانی دوێنەی دەڤەری بادینان هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و لە دوای کۆبوونەوەکەش بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە ئەمە دەقەکەیەتی و ئێمە وەکو خۆی بۆتان دەخوێنینەوە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان جەماوەری سەربەرزی کوردستان لە کاتێکدا هاوڵاتیانی کوردستان بەگشتی و هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لە چاوەڕوانی ئەوەدا بوون بڕیارەکانی دادگا و سەرۆکایەتی هەرێم و حکوومەت جێبەجێ بکرێن و زمینە سازی بکرێت بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوە پێنجخۆڵیەکان لە پێناو چاکسازی بنەڕەتی لە هەرێمی کوردستاندا بەڵام بە پێچەوانەی هەموو ئەو چاوەڕوانیانەوە هەموو ئەوەش کە بەرژەوەندی گەل و نیشتیمان دەیخوازێ و بە هەندێ پاساوی نالۆژیکی هێرش کرایە سەر بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە زاخۆ و سێمێڵ و دوهۆک و قەسرۆک و سوتێنران هاوکات پەلاماری چەندین ڕۆژنامەنووس و چالاکوانی سیاسی و پارلەمانتار و هاوڵاتی بێگوناه دراو ڕوبەڕووی لێدان و گرتن بوونەوە ئێمە لە کاتێکدا ئیدانەی هەر جۆرە پشێوی و تونند و تیژیەک دەکەین بەڵام جەختیش لەوە دەکەینەوە کە هەرگیز نابێ هیچ بارگرژێک بکرێتە بیان و بۆ کاری تونند و تیژی و هەڵکوتانە سەر بارەگای فەرمی حزبە سیاسیەکان و سوتاندنیان با تایبەتی سوتاندنی بارەگای حزب بەشێکە لە کولتورێکی خێزەوەنی شەڕی ناوخۆ پێشتریش بارەگاکانی یەکگرتوو لە بادینان و بارەگاکانی بزوتنەوەی گۆڕانیش لە هەولێر و بادینان دووچاری ڕووداوی هاوشێوە بوونەوە هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی بە توندی ئیدانەی ئەو ڕووداوانە دەکەن و بە پەرەسەندنێکی مەترسیداری دەبینن بۆ سەر دیموکراسی و ئازادی سیاسی و ئاسایشی هاوڵاتیان و فرەیی سیاسی لە کوردستاندا دووپاتیشی دەکەینەوە ئەوەی کە دژ بە بارەگاکانی یەکگرتوو ڕوویدا بەشێکە لە ڕنگدانەوەی یەکێک لە کێشە جەوهەریەکانی هەرێمی کوردستان کە بە حەزبیکردنی دام و دەستگا حکومی و ئەمنی و هەواڵگری و چەکداریەکانە و بەکارهێنانیانە لە ململانیە سیاسیەکاندا لە کۆتاییدا هاوسۆزی و پشتیوانی خۆمان بۆ یەکگرتووی ئیسلامی لەم ستەملێکردنە دەردەبڕین و پێداگری خۆشمان دووپات دەکەینەوە لەسەر خەباتی هاوبەش لە پێناو چاکسازی ڕیشەیی و قوڵکردنەوەی گیانی پێکەوە ژیانی ئاشتی خوازانە و کۆتایی هێنان بە هەموو یاساشکێنی و ڕەفتارێکی نامەدەنی لەم چەشنە کە هەرگیز ناچێتە خزمەتی دۆخەکەوە هەروەها داواکارین هەموو ئەوانەی لەم ڕووداوانەدا تێوە گلاون ڕێکاری یاساییان لەگەڵ بگیرێتە بەر و ڕادستی دادگا بکرێن و لێپێچینەوەی یاسایش لەگەڵ هەموو ئەو بەرپرس و دام و دەستگا حکومیانەی ناوچەکە بکرێ کە لە پەیوەندیدا بەم پێشێلکاریانە کەمتەرخەم بوون یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان 3/12/2011 بەڵێ بینەران ئەوەی بۆمان خوێندنەوە دەقی ئەو بەیاننامەیە بوو کە ئەمڕۆ سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن دوای کۆبوونەوەیەکی سێقۆڵی دەریان کردبوو بله تماشاوانên hêja derbarê wan bûyerên Kurdî qewmên û devera zaxo çêbûn her se alîn opozisyonê beyannamek de civînek li darxistê û piştî civînê jî beyannamek derkisiye ku ev e deqê wê wekevê ji bo we dixwînîn. Di demekî de welatiyên Kurdistanê bi guştî û her se alînî opozisyonê bi taybetî bi civana wê yekê bûn biryarên dadgê û serokatiya herêmê hikûmetê bihêne cîbcîkirin û rêbêyexweşkirin ji bo destpêkirina civînên pênçxolî ji pêxemet çaksaziya bineretî li herêma Kurdistanê de. Lê berûvajî tevaya wan çavaraniyan hemû wan berjewendiyên gel û niştîmanî dixwastin bi hindên hêcetên nalojîkî êrij kiraya seravahiyên yekgirtuya İslamiya Kurdistanê li Zaxo û Sêmêl û Duhok û Qesrokê û hatine şewitandin. Hevdem pelemara çendîn rojnamenivîs û çalakvanên siyasî û parlamentar û welatiyên bêgunne hatedan û berhengarî lêdan û girtinê bûn. Em de ev di demekî de îdana van cûrekkiriyan û tundûtîjiyan dikeyn lê tekez jî dikeyn
هرگیز نابه بچه بارگیجیه که به تکرن و به هیچ هجته که جبو کارن تندوتی جی و ایرشکنه سر آواهین فرمین حزبین سیاسی و بهنه شوتاندن به تایبت شوتاندن آواهین حزبی که بشک جکلتور شر نافخو بریجی آواهی گرتو لبادینان و آواهی تفگرا گوران لهولیره و بادینان برهنگاری بویرن بوی آوایی بون هر سالی اپوزیسیون کمالا اسلامی و تفگرا گوران و یک گرتوها اسلامی بتندی ایدانه اوان بیاران دکنو بگشکرنکا مترسیدار دبینن جبو سر دیموکراسی و آزادی سیاسی و آسایش ولاتیان و فر سیاسی لکردستان دا تکز جی دکن اف یک دجی آوای گرتو چه بویا پشکه که جبرهنگار بونه ایک جه آریشن جوهرین هرما کردستانه که به حزبی کرنا دام و دزگین حکومی و امنی و حوالگیری و چکداری بکار آنینا هفرکیکا سیاسی دا لداویه هفسوزی و پشتوانیا خوش بویا گرتوها اسلامی دوپاد دکنو دیار دکن کو پیگیر دبنو دوپاد دکن سر خباتا هفشوه ده پیخمت چاکسازیا بنرتی و جان پیگوژیان آشتی خوازی داوی ایران به هموان یاسان شکن و رفتار نامدنی ده چشنکی کو چجار نابه خزمتا ویدو خیناکه هر وسط داخوازا هموان دکن کو دوان بیاران داتی کل بنا ریگه یاسایی دیگل بگنه برو ربهنه دستکرن جبو دادگه و لیپیچینا یاسایی دیگل وان همو برپرسین دام و دستگین حکومین دوره به کرن کو ده پیوندی دا پیشالکاری کم ترخم بونه یک گرتوها اسلامی کمالا اسلامی و تفگرا گوران 3/12/2011 لە کاتێککە خەڵکی کوردستان چاوەڕێ شتێک بوو بەڵام شتێکی تر ڕوویدا چاوەڕێ چاکسازی بوو چاوەڕێ دەستپێکردنەوەی گفتوگۆ پێنج قۆڵەکان بوو چاوەڕێ بارودۆخێکی تر بە قوڵکردنەوەی بەیەکەوە ژیان بوو بەڵام بەداخەوە جارێکتر کولتوری شەڕی ناخۆ لە هێرشکردنە سەر بارەگا و بێمتمانەکردنی یعنی هێزەکان بە یەکتر و گەڕانەوە بە قۆناغێکی ناخۆش بینیمان لە کوردستانە یعنی هەڵوێز دەربڕینێکی هاوبەش بوو لەم بارەوە هاو هەڵوێستی و پشتیوانی و هاوسۆزی بوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن دوو هێزەکەی ترەوە بۆ ئەوستەم و دەستدرێژی تووشی بارگەکانی بوو پێم وایە تر ئێستا ئەوەیە ڕووداوەکان و گۆڕانکارەکانی داهاتووتر جۆری مامەڵەکردنی دام و دەستگا ڕسمیەکان لەگەڵ ڕووداوانەیە واروەها بیرکردنەوە لە پەرسەندنی تری لەو جۆرە ئایا دەستدرێژەکان بەردەوام ببنیا چۆن مامەڵاکرێ چەند احترام لە یاسا و ڕێساکانە گیرێ بۆ چارەسەرکردنی و کێشانە و چەند ئیرادەیەکی جددیە بێ بۆ چارەسەرکردنی کێشە قوڵەکانی هەرێمی کوردستان نەگەوی بە کێشەیەکی تر لەبیر خەڵک ببرینەوە ئەوانە هەمووی کاریگەرێ بەسەر هەنگاوەکانی داهاتووی ئۆپۆزیسیۆن و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ڕۆ هەر سێلانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەکمان سازدا لە ئەنجامی کۆبوونەوەکەیە بەیاننامەیەکی هاوبەشمان دەرکرد لەو بەیاننامەیە ئیدانەی ئەو هێرش و پەلامارانەمان کردووە کە کراوەتە سەر بارەگەکانی یەکگرتوو و پێمان وایە ئەوە جۆرێکە لە کولتوری شڕی ناوخۆ کە هێشتا زیندووە بە دیاریکراوی لە ناوچەکانی هەولێر و بادینان پێشتریش بارەگەکانی بزوتنی گۆڕان ڕوبڕی سووتان دنبوونەتەوە و ئەمە ئەوە سەلمێنەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچانە دەوری تەماشاکاری بینیوە نەیتوانێت ڕێ لەو کەسانە بگرێت کە پەلاماری بارەگەکانی یەکگرتویان داوە و ئەمە جەوهری کێشەکەیە کە تاوکو ئێستا دامەدەستگاکانی حکوومەت ئاسایش پۆلیس هێزە چەکدارەکان هەواڵگری بە حیزبی کراون و لە بەرژەوەندی لایەنێک دژی لایەنێک تر ئیشەکەن بە دیاریکراوی دژی بەرژەوەندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوامان کردووە کە چارەسەری ئەم کێشەیە بکرێ ئەویش بەوە کە تاوانبارانی ئەم ڕووداوانە هێرشکەرانی سەر بنکە بارەگاکانیان بدرێنە دادگا و لێپرسینەوەی یاسایان لەگەڵ بکرێ و دامەدەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستانیش کە کەم تەرخەم بوو بن بەڕاستی ئەویش پێویستە لێپێچینەوەی یاسایی و ئیدارە لەگەڵ بکرێ بەگشتی باسمان کردووە کە ئێمە دەسەڵات بە کەم تەرخەم دەزانین و بە تاوانبار دەزانین لە ڕوودانی ئەو ڕووداوانە بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئێستاش چەند دیمەنێک دەبینن لە دیمەنەکانی پارێزگاریکردن لە بینایی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر
بەڵێ بینەرانی عزیز ئێستاش بۆ ئاگابوونی زیاتر و بۆ زانیاری زیاتر لە سەر ڕووداوەکان و پێشاتەکان لە ستۆدیۆی NRT کاک عەبدولوهاب لەگەڵا وتەبێژی فەرمی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. کاک عەبدولوهاب بەخێربێی. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ڕووداوەکانی دوێنێ تا ئەمڕۆ وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێوە چۆن لێ دەڕوان و تێڕوانینتان چییە بووی؟ سەرتەسپاس و سڵاوەوەش بۆ بینەرانیش من دەمێ بڵێم وەکو پارتی دیموکراتی کوردستان سەر لەبەری هەموو کار و کردەوەیشی تون و تیژی ڕەت دەکەینەوە و دژیژین و هەروەها بەیاننامەکانمان شاهیدی ئەوەیە و هەڵوێستەکانیشمان شاهیدی ئەوەیە. بەڵام کاتێک کە هەندێک کەسانێک بەبێ مۆڵەت بەبێ ئەوەی هیچ یاسا و ڕێسایەکیان وڵاتە ڕەچاو بکەن پرینسیپێک ڕەچاو بکەن پەلاماری ماڵی مڵکی خەڵکی گشتی بن و فەرەود و ڕاوەڕوت و تاڵام بکەن و بە شێوەیەکی منەظەم و پێشتر دارەژراو بۆی نوێژێکی هەینی استقلال بکەن و تەجەموعێکی بۆ بکەنەوە بێن ڕووبکەنە ئەو شوێن و جێگانی کە مۆڵەتی ڕسمیان هەیە ئەنجام میفرۆشە ئەنجام شوێنی مەساج ئەنجام شوێنی حەوانەوەی ئوتێل لە منتەجع هەر شتێک هەیە ئەمانە مۆڵەتی ڕسمیان لەم حکومەتەیە توانێت مۆڵەتی ڕسمیشان لێ بسەنرێتەوە و داوا بکرێت کە مۆڵەتیان لێ بسەنرێتەوە یان چالاکی و با بڵێ نەشاتەکانیان تەحدید بکرێ لە باتیەوەی کە پەنابەری بۆ ئەو ئوسلوب و شێوازی هەڕەمەکی و ینی بەڕاستی فەوزەوی و جێرە شێوێنی ئەتوانی زۆر بە ڕێگایەکی یاسایانە و بە پێ و پرینسیپ و یاسا و ڕێسانی لەم وڵات و لەم هەرێمە معمولە و کاری پێکرێ تۆ بێی ناڕزایی خۆ دەربڕی ئەتوێ خۆ پیشاندانی و کە توانی مۆڵەت وەرگری دایان وەسیلە و ڕێگا و شێوازی تر هەبوو کە تۆ بیکەی لە باتی ئەو شێوازە دواکەوتووە کە بێتە هۆی دروستکردنی قەیران و فەوزا و شێ و ئاژاوە لەم دەڤەرە. بەڵێ لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە ئەوەی دوێنێ و بڵین تا درنگانێکی بەرە بەیانی ئەمڕۆ ڕوویداوە شتێکی منەظەم و ڕێکخراو بووە چی وا لە ئێوە کاکاس بکەن ئەمە ڕێکخراو بووە دەستێکی لە پشتەوە بوو هەزاری بۆ لە ئێمە گەر سەری ئەو ڕووداوە بکەین یەکەم کۆکردنەوەی بە پەلەی ئەو لە باوەی دەقایقە ئەوە و خەڵکە بێتەوە لە ئیستیغلالکردنی نوێژێکی هەینی ئاینی پیرۆزی ئیسلام بێگومان ئەمە دەرەکەوە کە پێشتر ینی پلانێک بۆ نەخشێبەجین باوەڕ ناکەم عافەی خەڵک لە خۆی لە نوێژی جومعە بچێ بەسەر دوکانێکی مەساجە بچێ بۆ میفرۆشێک یا بە شوێنی حەوانەوەیەک ئەمە دیارە شتێکی منەظەم بۆ پێشتر ئیشی بۆ کراوە. خەڵکی ترەوەی ئەوانەی کە سەری وێنەکەیانی خۆتان بکەن و هەموو دەستگاکان سێرکەن ئەوانەی کە هێرشەکەنە سەر شوێنە هەمووی پاچ و پیک و خاکە ناز و ئەنواع عشقال وەسایلی پێ بۆشکانی دەرگا و پەنجەر و ئەو شوێنانی کە چوونەتە سەری و هەروەها مۆلۆتیڤ ینی با بڵێن بەوەی کە پڕەکرێ لە بەنزین و شوشە و ئەنگرتە بیناکانیان سووتان ئەمە لەوە ئەچوو کە پێشتر هەموو خۆمەدەکاریی بۆ کرابێ و ئەمە شتێکی عەفەوی نییە. بەڵێ مامۆستاەر دەربارەوە کە جەناب لە قسەکان ئەڵێ ئەوە منەظەم کراوە کە هێرش کراوەتە سەر بوون منە شوێنی مەی فرۆشتن و مای خواردنەوە مەساجەکان ئایا بەرای جەنابەت ئەو ئێرشەی کە کراوە سەر بارەگایەکانی یەکگرت و لە زاخۆ و سێمێل و دۆک و قەسر و ئەمە چۆنی کە دەیتەوەش منەظەم کراوە؟ بەڵێ زەین لەخێرەوە منەظەم نێزای بۆ چەڵمشکە کاردانەوەیەوە کاردانەوە فەرقیە لەگەڵەوەی تۆ لە پێشە دەست پێک بی و عەرەبیش دەڵێ البادی و ئەزڵەم ینی کاردانەوە جیاوازی هەیە لەگەڵەوەی تۆ سەرەتا دەست پێکی بۆ دروستکردنی مشکلەیەک جێژاوێک قەیرانێک ینی لەبەرەوە پێمان وایە ئەوەی کە کرا ڕەتفیعل بوو کاردانەوەیە بێگومان ئێمە لەگەڵەوەش نین لەگەڵەوە نین هێرش کە سەری دام و دەستگایەکی جا حکومی بێ حیزبی بێ ماڵی گشتی بێت هەمووی جملەتەن و تەفسیل لە ئێمەمە ڕەت دەکرێتەوە و ڕسوای دەکەین و ئیدانشەکەین بەڵام کاتێک کە من خاوەنی دەیان دوکان و دەیان بازار وم هەر ڕەنگە کە سوکاری خەڵکەکە خۆی تەحملەوە نەکات خاوەنی ئەو دەستگانی کە سووتانیان کە چوونە ساریان تێکیان شکان وێرانیان کردوانە ئەوانە وازیان نایەنە و ڕەتفیعلی خەڵکیەیە ینی خەڵکی عامەوە. بەڵێ بمبورە من ناچارم لەسەر قسەکان بۆستم بۆی بەنسبەت بینەریشەوە هەموو بڵین هەموو ڕەهەندەکانی مەسەلەکە ڕوون بێت تۆ پێت وایە ئەمەی ڕووی داوە کاردانەوە و ڕەتفعلی خەڵکە بەڵام ئەوانەی هێرشیان کراوەتە سەر لە سنتەرەکانی مەساج لە دوکانەکانی بڵین مەیفرۆشتن وەکو باس دەکرێت هەمویان مەسیحی و ئێزدین کەواتە کاردانەوەکە کە هێرش کراوەتە سەر بارێگاکانی یەکگرت و لەلایەن ئەو خەڵکانەوە بووە یان لەلایەن خەڵکی تری ئاساییەوە بووە لەلایەن موسڵمانەکانەوە بووە تەمە خەڵکی کەشی پێوە ینی تێگەڵە بێت چۆن ممکنە لە کاتی هێرشی
بێ مۆڵەت و بێ ئیجازە و بێ منەظەم کراوی کە هەرشان کردە سەر و شوێنانە خەڵکی کەشی تێوەگرام کە خەڵکی ژێگە قەرەباڵی کە ڕۆی خەڵکی چوو بۆ فەرهود خەڵکی چوو بۆ تاڵانی ئەم بێگومان لەوەش خەڵکی کە تێکەڵایە بێت بەڵام بیرتان نەچێت زۆربەی و شوێنانە ڕاستە ممکنە ئەو خوشک و برایانی مەسیحیان برایانی یەزیدی لەوێ لەو ئەن بن بەڕێگا و بەڵام ممکنە خاوەنەکەی ئیسلام بێ ممکنە خاوەنەکەی شوێنی حەوانەوە یا شوێنی مەسەر خاوەنەکەی لە ئەسڵە سەرمایدارێکی کوردی ئیسلام بێت یعنی شەرت نییە ئەوەی کام هەیە هەمووی هەیە خوشکبرانی مەسیحیا یەزیدیەوە ئەو تەبریرە بەڕاستی ێزگاروان نییە بەڵام ئەومانە بیر نەچێ ئێمە باش ئەزانی لە دهۆک و لە زاخۆ خەڵکی زاخۆ دۆگە سالم لەم ملۆرە جۆ لەمە بگرن بەڵێ ڕۆژی چەند جەم مەسەنە فرۆشێنە بازاڕی هەولێرە لەنێ دهۆکە تەسەور ئەەکەی وا تاوی مەکرێ وا بڵاو ئەکرێتەوە لایەن هەندێ لایەنەوە کە نابێت تۆ ماستی گوندەکانی چواردۆری دۆ بکڕی لە بەرەوەی کەمە یەزیدیە یا مەسیحەکان دروستەکەن ئەم لایەنانەوە من پێویستم بە ناوهێنانی لێرە بەرەوەی ناتوانم ئێستا باسیکەم بەس وازەحەچێەوە بەڵێ کاک عەبدولوهاب من دەپرسم ئایا تەنها لایەنی ئیسلامی یاخود تەنها حزبی ئیسلامی لە دهۆک و لە زاخۆ و لە ناوچەکانی تر یەکگرتووە نەخێر لانی تریش باشە کەواتە بۆچی لەناو پارتیا حەزم زانی لەناو پارتیە مرۆم بە ئیسلام هەیە و ئیسلامین و زۆربەی کادر و لانجیر و هەواداری ئێمە زۆر لەوانە ئیسلامی ترن کە خوان بە ئیسلام ناوبەن و بەبەستی من ئەوەی ئیسلامەوە کە تەنها دژی یەکگرتوو بە ئاراستەی بارەگەکانی یەکگرتوو بوو ئەزانین لەبەرەوەی ئێمە معلوماتی مؤکدمان هەبوو لەو شوێنی کە خۆتبەی لێدرێەوە چەند هێنێکی لەوە پێش ئەو مەلایەنی کە مەحسوبن لەسەر لایەنێکی معەن هەست ئەەکەین کە هاندان و تەژعکردیان هەبوو بۆ ئەو خەڵکە کە بەم شێوەیە ڕفتارکەن بەو ئیستیغلال نەبەوەی کە دیفاع لە ئیسلام حەزم زانی بۆ دیفاع لە مواقفی سیاسی و لە ئیسلامی سیاسی و بەکارهێنانی ئەمە و کارتێکی فشار و هەروەها بەکارهێنانی وەکو بەڵگەیەک پاساوێک بۆ ئەوەی ئەو جێژا و جێرە شێوێنی فەوزای دروستکە کاک عەبدولوهاب سەلاحەدین محەممەد بەهادین لە لێدوانێکیدا یاخود لە قسەیەکیدا دەڵێت کە ئەو مەلایی لەوەیە ناویشیێنەوە کە مەلای ئیسماعیلە کە وتاری داوە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە و برادرانی مەکتەبی سیاسی یەکگرتووش دەڵێن کە ئەوان بە هیچ شێوەیەک وتار خوێنێکیان یاخود خەتیبێکیان نییە کە لە ناوچەی بادینان بێت و سەر بەوان بێت ئەوە خۆی ئەوە جوانیە زانی بۆچی چکە لەگەڵ ڕێزم مەمەستە سەلاحەدین بادین بەڵام ئەو باش ئەزانێت لە میش باشتر زانێت لە بینەرانی باشتر زانێت خۆی ڕێن خۆی جوێی لێبێت باش ئەزانێت کە لەناو یەکێتی زانانی ئیسلامە و ئەم ڕۆژێتی زانی ئیسلام بەیاننامەیەکی دەرگووە قوتەبێژیان قسەی کرد کە لەناو یەکێتی زانان بڕۆمان بەوە نیە ئەمە مەلای پارتیەوە یەکێتیەوە مێنی یەکگرتووەمانی کۆمەڵی ئیسلامیان ئەم تەقسیم بەندیە لەناو ئەگەر هەش بێت بە عەلەنی نیە بە وازەحی نییە و ئەمە هی ئێستاژ نییە ئەم فوتێکردن و ینی تەژعکردن و هاندانی خەڵکە ئەمە جزوری خۆی هەیە و دەمێکە ئەم حەملە و شاڵاوە بەردەوامە بۆ ئەوەی سەر لە گەنجی کورد و خەڵکی کورد و لەوانە پشێویان ڕێت کە بەناوی ئیسلامی سیاسیەوە دەیانێت دیفاع لە ئیسلام پێم وایە پێم وایە کانی بەڕاستی ئەوە خزمەتکردن نە بە ئیسلامەکانە بە کوردەکانە بە ئاینەکانە بە ئەم وڵات و نیشتیمان وازبوو ناکات کاک عەبدولوهاب بە پێی زانیاری ڕۆژنامەوانیەکان پێم خۆشە وەڵامی تۆ بە دیاریکراوی لەسەرم پرسیارە بزانم دەوترێت کە مامۆستا مەلای ئیسماعیل سەر بە ڕێخستنەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە کەواتە من حەزەکەم ئارزی جەنابتان بکەم بۆ ئەوەی کە بزانێ ئەم مەلایانی مامۆستانی بەڕێزی ئاینی ئیسلامی زانایانی ئیسلامی ئەگەر حتا بسەر پارتی بێ یا بێگرتوو بێ بەر لایەنێکی تریش بێت با بڵێن خۆی بۆ خۆی جێنەوەچی زانێنەوە نییە و تەقسیم بدێک و پێموتی ئەوان بەڕاستی لە زۆر جار بووە مەلای پارتیش گەرەکە لەسەر پارتی مەحسوب بێتون بووە یەکێتیش بووە بۆینی ئەو گەڕێکێک نزیک بووێ لە برانی یەکێتی یا لە برانی یەکگرتووە لە کۆمەڵ یعنی زۆر جار تون بوونەمانە بووە بەڵام ئەمەی کە بەکاریە بۆ ئامانجێکی سیاسی کە تۆ لە شوێنێگەتێ قەیرانێک دروست بکە یا خودوا خۆت نیشان بدەیت کە تۆ مەزلومی یاوە خۆت نیشان بدەیت کە تۆ ئەتوانی قوەیەکی سیاسی گەوری لەو منطقی ئەتوانی بیجۆڵێنی جەماوەر بجۆڵێنی بەڵام بۆ ئیتیجاهانە بۆ ئوستوبەنا بۆ شێوازانە کە دواکەوتوترین شێوازی داواکردنی مەطالیب و داواکردنی داخوازیە بەڵێ کاک عەبدولوهاب هەرە قێزەوەنەکەشانە بۆ معلومات ئینسان پەلەماری ماڵی خەڵک بەد فەرود و تاڵام کە و کۆشک و تەلاری خەڵک بڕۆخێنێ باوەڕکەم قێزەوەنترین ئوسلوب و شێوازی داواکردنی داخوازیە بەڵێ کاک عەبدولوهاب وەکو دەزانین دوێنێ لە سەروبەری تەواوبوونی وتاری مزگەوتەکاندا چەند مزگەوتێکی تر بڵێن هێرشکردنە سەر سنتەرەکانی مەساج و شوێنە گەشتیاریەکان دەستی پێکرد گەر پرسیارەکەی من ئەوەیە هێزە ئەمنیەکانی ئەو ناوچانە بۆ نەیانتوانی دەست و برد کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکەن کە دواکەوتن لە کۆنتترۆلکردنی بڵین هەوڵەکانی هاوڵاتیان بۆ هێرشکردنە سەر جێگاکان کەواتە بۆچی
لەوەش کە بارەگای حزبەکان بپارێزن هەردووا کەوتوو بوون هەر نەیانتوانی کۆنتترۆلی حاڵەتەکە بکەن ئایا سەبارەت بەو دەنگۆیانی کە باس لەواکەن ئەوانی هێرشیان کردوتە سەر بارەگاکەن سەر بە ڕێخستنەکانی یاخود هەواداران و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان ئەمانە تا چەند ڕاستن هەر لەبەر ئەوەشە کە ڕێگریان لێ نەکراوە ئێمە تا ئێستا چۆن بە ڕسمی نەمان تۆ بەرایان یەکگرتووی ئیسلامی لە 100 پشتی ئەو شەڵا و ئەو هێرش و ئەو فەوزا و جێرەشیوانێ بوو کە کراسەرە و مڵکی گشتی و خەڵکە بێگومان ئێمە بەیانی مەکتەبی سیاسیمانێ بە وازەحی سەریحی بەیاننامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیشێ برانی یەکگرتووی ئیسلامی بە دەقیق ئێمە ئیتیهامەکان و تومەتبارمانەکەن کە ئێمە لە پشتی هێرشانەوەین ئێمە لەسەر ئەمە بەڕاستی هەڵوێستەمان هەیە وابێت داوای لێبوردن بکەن وابێت بە چ حکومێک چ دادگایەک چ دادوەرێک حکومیە کە پارتی دیموکراتی کوردستان لە پشتی سووتان و هەندانی خەڵکی بۆستانە و بەرەگایانە یعنی لەبەرەوە ئەمە بەڕاستی پێم وایە برایانی یەکگرتوو بەرپرسیارن و ئەبێ وەڵامیان هەبێ بۆ ئەم تومەتەی کە خراوەتە بەر پارتی دیموکراتی کوردستان کاک عەبدولوهاب لە قسەکانی مامۆستا سەلاحەدین و لە قسەکانی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیشە باس لەوە کرا کە پارتی دیموکراتی کوردستان یاخود دام و دەستگا حکومیەکانی ئەو دەڤەرە بەرپرسیارن لەو هێرشانی کراوەتە سەریان و تەنانەت کاکە بوبەکر عەلیەڵی خۆپیشاندانەکە زەمینە سازیکردن بۆ ئەوەی پەلاماری یەکگرتوو بدرێت ئەوان کە بڵێن دەستی تۆمەت یاخود پەنجەی تۆمەت بۆ پارتی دیموکراتی کوردستان درێژ دەکەن لە ئەنجامی ئەم شتانەوەی ئەوان دەڵێن کە پارتی دیموکراتی کوردستان دەیتوانی کاردانەوەکان کۆنتترۆل کات دەیتوانی کارێکی وای بکردایە کە هێرشەکان بەو ئاراستەیە نەڕۆشتایە و ئەو بارەگانە بڵین نەستێنرایە لەگەڵ ڕێزم بۆ کاگە بوبەکر ئەی باشە بۆ باسەوانەکە ئەی چوون بە ئەومە بۆ کۆتۆڵ نەکڵە کە چوون پەلامەری مشونی حوانیانە و مێخانە و مەیفرۆش و شوێنی مەساج و حوانیانە سووتانەی بۆ ئەوە بۆم بە کۆنتۆڵ نەکرا لە شتەکەم مفاجات بوو ینی بەڕاستی زۆر سەریع و پەلە دەستی پێکرد و ئێمە هیچ جۆرە پلان و نەخشە و پێشینە و ئێستا و دادوشمان نییە لەگەڵ هێزێکی کوردستانی وەکو یەکگرتووی ئیسلامی بین نە هەڕەشە لە وجودی ئێماکە لەو مەنتیقەیە ناوەنە هێزێکی گەورەیە بڵین لێمە لە دەسەڵاتی خۆن دەستێنێژە دەست جەنابیان نا هەڕەشەی ینی لە بینی ئێمە و ئەوانە و سەرکردایەتی وەکو حیزب ئەو تم و تیژی و دابران و قەتیعای هەیە لە نێوانمانە ینی هیچ مبەرڕێ نییە بۆی ئێمە چینیا بەشدار بینە بیری لێ بکەینەوانێ کە شتە بکەین بەرامبەر برایانی یەکگرتووی ئیسلامی کەوا بۆ سەر لەبەری مەسەلەکان ئەبێ بزانین دەستی خەڵکیەکەی تێدایە و منەظەم بۆ ئەجندای خەڵکی کەشی تێدایە بەڵێ مامۆستا و ئاڵۆزیانەی کە بینیمان کە ڕوویدا ڕەهندێکی کەلتوری هەیە یانیش ڕەهندێکی سیاسیە کە ئێمەی بینین کە چوونەتە سەر شوێنی مەی فرۆشتن و مەی خواردنەوەکەوە ڕەهندێکی کەلتوری هەیە بەرای جەنابەتیانی هەندێکی کە سیاسیە ئێستا کە ئەو کاردانەوە ئەو ئاڵۆزیەی دروست بوو دوێنێ هەردوو لایەنەکەی تێدایە لایانی چەند ڕەهندێکی سیاسیە کە پێمان وایە ئیسلامی سیاسی لە وڵاتە دەوێت بەم ڕێگایانە خۆی جەماوەر بە خۆی دروستکە دیاخود جەماوەری ئیسلام باڵی لە وڵاتە چکە وڵاتە مۆزاییکی ئەم هەرێمە مۆزاییکی زۆر جوانی تەعایش و پێکەوە ژیانی ئاشتیانە و ئاشتێکی ئەهلیش هەیە لەم کوردستانە برایانی مەسیحیەکە کە یەزیدیە بەڕاستی هەتا سونە و شیعەیە لەم هەرێمە ئێمە بەڕاست ینی زۆر تێکەڵاوێن مەسیحەکان بە هەموو لایەنەکانەوە سریانی و کوردانی و ئاشوریانی لەبەرەوە تێگانی ئەم مۆزاییکە بەڕاستی یاخود سەر شێواندن لە مۆزاییکە بەڕاستی کارەساتێکە کە هەموو لاگزارڕی تیاکە و ئەوانە طبعاً بە منەظەمی کارەکەین و بزانم مەسەلی قوتەکان لە میسر شاهیدی ئەوەن کە تێگانی ئەوم ئاشتەوەی کە لە میسرە بۆ ئێستا کە هاتوۆتە سەرەوەی لەسەر حسابی مەتر مربعەکەن قوتێک لە چەند مەتر مربع نوێژ و تەعات و خۆپەرستی خۆی بکە و ئیسلامێکیش چەند بیکات ئەو چەندی هەبێ ئەم چەندی هەبێ یعنی ئەم خۆڵکردنەوەی ئەم برینارە و یاخود ئەم لێکترازانە کۆمەڵایەتیە یان تێگانی ئەم سلماهلیە بەڕاستی هەر لایەنێکی سیاسی بیکە مەسئولە لەسەری و بەرپرسیارە تاریخیان لەسەرەوە مەسەلەیە بۆیە ئێمە پێمان وایە ئیش بۆ دەکرێتەوە مۆزاییکە تێک بچێت و لێرە ئەبێت مراعاتی بارە کلتورێکە ژێ مراعاتی بەڕاستی ئەوە بکرێت کە ئێمە لە وڵاتە بێ احترامی مەشاعری خەڵکیکە بگرین ئەبێت ئێمە جا تخوسەکانی دینیە اینجا مەسهەبیە اینجا کلتوری و ترادیشونە ئەبێت ئێمە ڕێگان پێ بدەین بەکامل بە سەراحەتێکە بڕۆم بە سیستەمی دیموکراتیە لە وڵاتە و پێمان وایە کە یەکگرتوو لە سای ئەو دیموکراتە تاتوانێت کاری سەر بەخۆی و ئازادی خۆی بکات وارەوە چۆن پارتیژێکات چۆن یەکێتیژێکات ئەبێ بڕای بەوە هەبێ مەسیحی هەموو تقوسی خۆی و هەموو مسایلی مەذهبی و ئاینی خۆی ممارەسە بکات و پیادە بکات بە هەموو ئازادێکی خۆی بەبێ کەس تەداخلی بۆ هەبێت تەداخلی ئەو بوارە کلتوریە بکە ئەنجا بۆ یەزیدی ژوایە جا بۆ کاکەی ژوایە ئەنجا بۆ ئیسلامی ژێبێەوە بێت و لە هەمووی خەتەرتر ئەوەیە برایانی ئیسلامی سیاسی لە وڵاتە ئەیانەوێت پیادە و لاسایی و تەقلیدی هەندێک لایانی تر بکەنەوە لە دەڕۆی ئەم هەرێمە
کە هەموو لە بینی ئێمە ئەوانە زۆر خاڵی دوور هەیە لە ڕووی مێژووی لە ڕووی کەلتوری لە ڕووی سیاسی لە ڕووی ئاستی سەقافی تاک لە ڕووی زۆر شتەوە ئێمە هیچ جۆرە مقارنە ناکرێت لە بینی ئێمە ئیسخۆن مسلمینی لەگەڵ میسر بە کوردستان بەڕاستی لە هیچ ڕوویەکەوە بۆ نمونە ئەوەی ئەوان هەوڵی بۆ ئەدەن بەڕاستی بە بەسەراحەتی جەڵم بەڕاشکاوانە ئەویش ئەوەیە کایەنەوێت ئیسلام بچێتە هەموو وردەکاری ژیانی تاک بە تاچەم کۆمەڵگایەوە کەمە نابێت کرێ و ڕێگاشی پێ نەدرێ باشە چکە لە بەروەیەکی ئیسلام کاتێک ئیسلام و ئیسلامەت و خۆپەرستی کاتێک جوانە کاتێک پیرۆزە کاتێک مقدسە کاتێک تۆتوانی بەکاری بێنی بۆ خزمەتی هەموو مەسائلە ڕۆحی و زاتەکانی خۆت کە تۆ ئەم مەسەلەی خۆپەرستە لە بینی خۆت وەکو زات لەگەڵ خۆی خۆتا بێت و لە ناو مزگەوت شوێنی عیبادە بێت بەڵام گەر تۆ برد دەناو هەموو وردەکاری ژیانی منەوە من بچم بانی سەرفی سەرم باڵاوە بکرێتەوە یان باشە دو لە ئەڵڵا بکرێتەوە یان بە ئاەتیی قورئانی پیرۆز بکرێتەوە یان بێت لە مەکتەب لە ژیان لە هەموو تەسەڕف و هەڵسوکەوتی ئێمەیە هەموو سەرلەبەری ئەمانە بێت ئیسلام و اینجا بۆ مەقام يعني ئاین يعني قاین خەزم لە ئیسلامە لە مەسیحیە لە هەموو ئاینەکانە حتا یەزیدی بێ مەسیحی بێ نازم هەر کلایەنێک بێت ئەبێ ئیسلام ئەوەندە جوانە ئەوەندە پیرۆزە یا ئاین پەروەری خۆپەرستیەوە پیرۆزە کە تۆ هی بینی خۆت و خودی خۆت و زات و لەگەڵ خۆی گەورە بێت بەڵام ئەگەر تۆ برتەوەی تدخل بکە لە هەموو دەکارەکانی ژیانی هەر تاچێک لەم کۆمەڵگایە تۆ سەر لە هەموو ناوە خواپەرستیە و ناین پەرستی وابێ و نەڕێنمای قوسەکان وابێت پیادەکردنی ئەو خواپەرستیە وەنا ئەوەش وا لێ کات کە تۆ بتوانی کۆمەڵگایەکی ساغڵەمی جوان دیموکرات کارکەسە تەمەتع بکە بە هەموو ئازادەکانی خۆیەوە. باست لە ڕووداوەکانی میسر کرد پێم خۆشە ڕای تۆ لەسەر و خاڵە بزانم ئەم ڕووداوانەی دوێنێ تا ئەمڕۆژ ئەم بارگرژیانە تا چەند دابڕاون یاخود پەیوەستن بەو ڕووداوانەی لە عێراق و لە سووریا ڕوەدەن. هەندێک کارتێکردنی هەیە و هەندێکیش پێی وایە ینی نەشەیەکی گرێ نەشایانی و غڕورێکی گرێ کە پێی وایە ئەوەی لە میسر ڕاوی لە کوردستان ڕووبات یان ئەوەی کە لە سووریا ڕۆیا بێ لێرەش ڕووبات لە کاتێکە پێم وتی زۆر جیاوازی هەیە لە بینێوانی ئەم کۆمەڵگایانە و کۆمەڵگای ئێمەیە ئەوەی ئێستا سووریا و میسرێکەکەن بەرنەوەیەکە کردومانە ئەوە لە 2023 بە تەواوەتی هەموو دەستگای ڕامەڕە کە ئەو کە 30 ساڵاتی حکومی دیکتاتۆری فاشێتی لە وڵاتە بەڕێوە برد لەناو برەوە گەشتیشن بە سزای خۆیان زۆربەی هەر زۆری قیاداتی ئەو حکومە و ئەو دەسەڵاتەوە ئەو حیزبێکە قیادی ئەو دەسەڵاتەیە کرد بۆیە ینی هەر تەقلیدکردنەوەیەک و هەر لێکان ینی لێکچوونێک لە خیاڵی ئێمە وا لێکدانەوەی بۆ بکەین کە لێگەچین من پێم وایە ئەوە لێکدانەوەیکی دروست نییە و بەڕاستی هەڵەیەکی سیاسی گەورەیە. بەڵێ کاک عەبدولوهاب هەر بە قسەکردن لەسەر بڵین ڕووداوەکانی ئەم دوایە یاخود بەهاری عەرەبی وەکو ناوی لێنراوە زانیاری ڕۆژنامەنووسی هەیە باش بمبوری من لای من لەوەتی ئەم مەسەلەیە ڕوویداوە ئەم جێژاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە و شۆڕشی گەلانی من پێم وایە بەهاری ئیسلامی سیاسەنێک بەهاری عەرەبی مەسئولیشم لەسەری ئەوە پرسیاری منیش لەسەر بەهاری ئیسلامی سیاسی پارتی دیموکراتی کوردستان فشار لەسەر بڵین لایەنە سیاسی ئیسلامیەکان بە تایبەت ئێستاش کە لە یەکگرتووە دەبینێت دروست دەکات بۆ ئەوەی ئەو تەجروبەی لە تونس بۆ نمونە دەبینرێت یاخود لە وڵاتی تر دەبینرێت بە تایبەتی قسەکردن لەسەر چانسی ئیخوان مسلمین لەم ناوچەیە لە مصر لە مەغریب لە تورکیا دەبینی کە ئەوان بە شێوەیەک لە شێوەکان هاتوونەتە ساحەکەەوە و خەریکە دەسەڵات دەگرنە دەست بەشە ئێمە هێشتایشمانە بێمان بڵێ لە چوو وڵاتێ لەسەر ئەم زەویە لە بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بن وڵای وەت بۆ ئەوروپاش ئەمریکاش من باوەڕ ناکەم هیچ شوێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەقەد دەوڵەتی تورکیا وڵاتی تورکیا ئەو شوێنەی تیا مەیفرۆشی و لەش فرۆشی و حەوانەوە و مەسا جوانی تیاابێ و حزبی گەشە پێدان و عەدالەت چی کرد و گەشە پێدان دادوای گەشە پێدان چی کرد پەلاماری چەند شوێنیە چەند شوێنی داخل چەند شوێنی سووتان چەند شوێنی ڕاونە لە کاتێکەوە بە اتفاقەتی دەولی دروستکەوە حەزم بزانی ئەو سینانەی ئەمڕۆ لە عێراق دەستگاکانی مەساجە بن بەڕێگاوە یاخود معالەجاتی طبیعیە بن بەڕێگاوە مانە بەڕسمی لە حکومەتی کوردستان و حکومەتی عێراق و بە اتفاقەتی دەولی سینی بۆی هەیە چی ئیسلامێکی لەسەرەکە ئەو دەستگاری مەساج چی ئیسلامێکی لەسەرە یا بوزی لەسەرە یا هەندۆسی لەسەرە یان وڵاتی تری لەسەرەکە ممکنە کە عیلاقی بە ئیسلامەوە نەبێت تۆ لە کاتێکا بچی پەلاماری ئەو بێ بڵێ منم ئیسلامیەتی وابێت یان ئیسلامی سیاسیوە پێش ناکەی برابەڕێست من لێدوانی بەرپرسێکی باڵای یەکگرتووی ئیسلامی کوردستانت بۆ هێنەوە ئەوەڵێت کە ئەم کردەوانە کاری ئێمەنی بە بەڵگەی ئەوەی کە لە سلێمانی سنتەری مەساج نزیکە لە مەڵبەندی یەکگرتووە دوکانی مەیفرۆشتن و مەشروبات نزیکە لە مەکتەبی سیاسیانەوە ئەڵێ تا ئێستا کەس نەیبینیوە ئێمە پەلاماری یەکێک لەو جێگایانە بین کەواتە
ئەم جێگایانە چەندین ساڵە بوونیان هەیە بۆچی شتێکی لەو جۆرە نەکراوە بۆچی ئێستا بیزەبت لەم تەوقیتەیە ئەمە بکرێت خۆی ئەوەش من حەزەکەم جوابێ بەگەڕ و ساڵی با بگەڕێنەوە بۆ دواوە لە ساڵی 2000 بەدواوە بەدەیان شوێنی مەساج و تۆکالۆنی ئانی باو لە ساڵۆنی ئافرەتان و شوێنی مەیفرۆشی لە کوردستانە تەقێنراوەتەوە سووتێنراوە و هەمووی مسەجەلە و هەمووی تۆمار کراوە لە ئاسایشەکانی کوردستان بەڵام لێکۆڵینەوەکان لەسەر هیچ لایەک ساغیان کردوتەوە کەلار بەڵێ لێکۆڵینەوەکان لەسەر هیچ لایەنێک ساغیان کردوتەوە هەمووی لەسەر ئیسلامی سیاسی ساغوتەوە ئیسلامی سیاسی لە کوردستان بەڵێ بەتەکید ئەوەش ئەروقەی ئاسایی شورە بڕۆسێرکەینی دۆکسێکە بزانەوەیانی و گرتیشمانن و بازێک گەشتن بەسداسش بەڵێ کاکە بلواب دەمەوێت ئەوە بپرسم پێت وایە ئەم ڕەوشە ئەم بارودۆخە بەرەوتوێ دەچێت و چاوەڕێی چیتری لێ دەکرێت وەڵێ بێگومان ئالۆزکردنی و بردننی بەرەو ئاقارێکی تود و تیشتر لە بەرژەوەندی هیچ کەسێک لە وڵاتەنی هیچ لایەنێکی سیاسی هیچ تاچەم کۆمەڵگیا و هیچ تەجروبەکە هەموو سەر لەبەری تووشی زەرمان دەبین هەمومان کەسیشمان لێ دەڕناچین بەڵام ئێمە وێدمانەوەیە کە هەموو لایەک بە حکمتێک و بەعقڵێک و منتەق بیر بکەینەوەنێ وەبیر لەو بکەینەوە کە چارەسەر بکرێ و سەرۆکاتیارێن بەیاننامەیەکی دەرکردووە و ئیدانی هەردوو حاڵەتەکە ئاکات چ ئەوەی پەلامارەکانن دەست پێ کرد چی ئەوانەش کەڕک کاردانەوەکان کردووە لەسەر مقەڕاتی برانیە گرتو هەردوو لای ئیداناکات وە لێژنەیەکی دروست کردووە کە بە پەلە دروست کردووە کە پەلە تحقیق بکرێت و بگەینە ئاکامێک بتوانین ئەوانەی کە هەر کەسە حەقی خۆی وەگرێت جاوی کە زوڵمی کردەوەی کاردانەوەکەی لە خۆی زیاتر بووە چۆن نەبووە ئێمە ئەبێ لەگەڵ ئەم هێورکردنەوە بین و ئێمە لەگەڵ هێورکردنەوەین و لەگەڵ ئەوین هاوکاری هەموو ئەو لیژنەیە بکرێت بە هەموو ئەگەر فڕۆعی لیژنی فڕۆعیشی فڕۆعیشی دروست کرد لەسەری بتوانین هاوکاریان بکەین و بتوانین ڕۆژەکەی بکەینەوە مولایەک کاکە بلواب من ناچارم دیسانەوە پەنابەرمەوە بۆ لێدوانێکی تری بڵین بەرپرسێکی باڵای یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو دەڵێت ئێمە بێهیواین لە لیژنە لە پێکهێنانی لیژنە ئەڵێن تا ئێستا لیژنەکانی تریچ ئەنجامێکی نەبووە بۆیە لەم لیژنەیەش بە هەمان شێوە بێهیواین وەڵامی تۆ چییە؟ وەڵام بێت بێگومان ئەوەی کە بێوێت ئەگەر مەبەستێکی هەبێ من هیوادارم برانی یەکگرتوویە هەر لایەنێکی تر ئەو مەبەستیان نەبێت هیوادارم من بە هەڵات چووم ئەگەر بێوێت ئەو هەر ئەزمەکە بەرە ئەو بڕات تونتریکە و تیشتریکە بە تەکید لیژنەشی بۆ دروستکەیت و ئاکامیشی بۆ دەرکەی هەر ئەڵێ من پڕۆم پێ نییە ئەگەر کەسێکیش بێوێت ئەم وەزە هێورکاتەوە و بتوانین هەموو لایەک بزین و کەسانە چەند دەستنیشانێک هەر لەولانی چەند جارە پشتەوە بێت بگەن بچنە بەردەمی یاسایە لە وڵاتە و دادوەری هەیە و دادگایە و دەسەڵاتی دادوەری هەیە لە وڵاتە لەوێ ئەوان قەراری فاسڵ بە لە بینەوە چێ بێتاوانە و چێ تومەتبار و چێ تومەتی لەسەر نییە تا دادگاش بەڕاستی بڕیار نەدا نە ئێمە بوومان هەیە لایەنێکی سیاسی معەن و کەسانێکی معەن دیاری بکەین و پارتیای کوردستان و دەسەڵاتیش وەلایەنەکانی تریش بوویان هەیە وەکو بەیانی برانی مەکتەبی سیاسی بەداخ و یەکسەر دەست بۆ پارتی پلاتی کوردستان ڕاکێشێکامە ئێمە لەسەری داوای لێ بردومان لێ بکەن و ئەبێت وە بە ڕسمیش بیسەلمێنن چۆن ئەڵم پارتی بەڵێ مامەسار لەسەر ئەو داوای لێبرنە یەکگرتو لە کاتێکا کە زۆر لە بارەگاکان و لە تەلەڤیزیۆن و رادیۆ و شوێنەکانیان سوتاوە لە هەمان کاتیشدا پارتی داوای لێبردن یەکگرتو داوای لێبردن بکاتن ئەمە کە دەمە تا چەند منتەقیە تا چەند ئەم داخوازیە منتەقیە ئی پارتی کە یەکگرتو داوای لێبردن بکە لە کاتێکە کە بارەگا و شوێنی تریان سوتاوە لەگەڵ تەلەڤیزیۆن و رادیۆ ئەمانە بارەگەی هەر حیزبێک هەرێگرتو بارەگەی پارتی لە پێش هەمێنەوە هەمویان 5.9 چاوێکی هاوڵاتێک نیانن لەم وڵاتە حەزمدانی بەرەگە مبتەلەکە بسووتێ بەڵام نابێ هاوڵاتێک ئازێت بدرێ نابێ هاوڵاتێک ئازادی لێ سەلب بکرێ ئێمە لەمان گرنگ نییە بەڕاستی حتا بەرەگەی ئێمەش سوستێنرایە بەڵام گرنگەوەی خەڵک نەکوژرێ خەڵک گبرینان نەکرێ ئەی چێ داوای حەق بۆ ئەو هەموو وڵاتی و خەوەن دووکان و بازار و مەکاسبی و کارە بکە کە لە هەمویان سووتان و تێک و پێچاندا ئەی چێ داوا بۆ بکە ئەوە خەڵک نین ئەوە هاوڵاتی نین ئەوە مافیان نییە ئەوان حەقی ژیان و کار و کاسبیانێ لە وڵاتە ئەی بۆ ئەی چێ داوا بکە نابێت داوای لێ بردن لەوانە بکەم نابێت داوای لێ بردن کە بڵێن کاکە ئێمە ئەگەر دەست جارێ من ئەبێ بۆسی لەسەر دادگا بەڕاستی لەسەر کۆتایی لیژنەی تحقیق و لێکۆڵینەوە کە بزانین و بدرێت دادگا و دادگا قەراری نهایی خۆی بە ئەو کاتا توانین بڵین فڵان و فڵانە بێ ئێمە ئەو خوازێت بەڵام ئەوان دەست پێشخەریان کرد پێش دادگا پێش ئێمە نەمانوت یەکگرتووی ئیسلامیە ئەعلام تەحەداکەین یەکێکمان بەدەمی خۆمەتمەتان یەکگرتووی ئیسلامیە بەڵ ئەڵێن هەندانێک هەیە و پێمان وایە کە ئیسلامی سیاسی لە پشتەوە چووکە لە مزگەوتێک و لێهێنیشەوە کۆمەڵێک مەلا چەند هەفتەیەک شەخەریکن مامۆستاینی و وردە سیستەماتیک ئەمە جۆزرایەوە بوو بە لە خوتبەی من بەر و مزگەوتەکانەوە کرا بە فعل و بەکردەوە و چوونە سەر خەڵک
لە کاتێکە کاچن سەر خەڵک لەباتی ئەوەی ئێمە برایانی گرتو بەناوایچکە بەیاننامەکان دەرکردایە کە پێویست هەموو هاوکار بین بۆ ئەو پارتیش هاوکار بێ لەگەڵمانە بۆ و دەسەڵاتی مەحەلیش لە دووەک لە پارێزگای دۆک هاوکار بێ لەگەڵمانەوە هاوکاریش بوو بەڕاستی ئەوان یەکسەر ببێ ئەوەی هیچ قەرەجی دادگا دەرچوو بێ هیچ بەڵگەیەکی ڕسمیان پێبێ ئەک ساڵی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارە لە مۆزوع بۆ ئێمە داوای لە بەڵێ کاک بۆمان نەوتو بەناوێن بەمێنتووە بەیانەکەی من ناڵێ گرتوویتە ئەوانە لە یەکساڵ پارتیە لێرە فەرقێرە جیاوازەکە کاک عەبدوڵوهاب من دووە پرسیارمەکەم دەبینین لیژنەی ئەمنی پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانیش دەڵێت بە هەموو شێوەیەک ڕێگری دەکەن لە هەر خۆپیشاندان و گربوونەوەیەکی بێمەوەڵات ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە دەبینین پەیامنێرمان پێی ڕاگەیاندین لە هەولێرەوە کە ڕێگا بە هیچ پارلەمانتار و بە هیچ ڕۆژنامە نووسێک نادرێت کە سەردانی بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی بکات هاوکات سایتی یەکگرتوو بڵاوی کردوتەوە کە ڕێگا نادرێت ئەندامانی یەکگرتوو بێنە بەردەم مەکتەبی سیاسی یەکگرتوو ئازار دەدرێن کەواتە تۆزێ و شێزی ئازار بەڵام لەبەر دووسێ ئەسبابە لە دوای ئەوەی ئەو ڕووداوانە کە ڕوویدا لە زاخۆدەوە کوسمیال بە حقیقەت ئەم بیرمان لەوە کردەوە تەجروبەی تریش هەبوو کە لە مانگی شوبات و ئازاری ئەم ساڵە بەر سەرای سلێمانی ئەزانی برانی بەڕێزوە بینانیش حەزەکەم ئاگادار بێت ئێمە کە لیژانی ئەمنی ئەمان لە کاتێک ئەم جێژاوە دروستکرا بەڕاستی کە کاتێک کوردستان بەرەو هێوەربوونەوەی باش ئەڕۆی لە ڕووی سیاسیەوە جێژاوی سیاسی هەبوو قەیرانی سیاسی هەبوو لیژانی ئەمنی لە پارێزگەکان دروستکرایەوە ئێمە خۆمان ئامادەکەین بۆ انتخاباتی هەڵبژاردننی پارێزگاکان ئێمە ئامادەکاری هەبوو و هەروە بڕیاردانرا و جێبەجێکرا لەسەر ئاسی 2000 پێشمەرگە و ناوخۆ دەستگاکانی تری پەیوەنددار کە بامری سەرۆکاتی هەرێم بڕیاری سەرۆکاتی هەرێم کە ئەبێت 2635 تومەتبار و تاوانبار هەیە بژیرن ئەوانەی لە پەنە جا ئەو کەسانە هەر کەسێکن لە هەر لایەنێکن لە پەنە هەر کەسێک خۆیان حەشارداوە یا خۆیانون کردووە جا حتاوانێت چونە دەرەوەی عێراقیش ڕێگای ئەنتەرپۆڵ پۆلیسی دەوڵەت لە کاتی چوە تەوقیت تۆ ئەمە ینی دەست بە شتێکی وا بکە یان شتێکی وا ڕووبا پێویستە ئێمە زۆر بەڕاستی لەسەری بۆستین واڵوێستێ بکەین و دراسی وەزڵ بیرکردنەوەی باشی بکەین خودنەوەی باشی بکەین ئێمە لەم کاتەیە کە ئێوە جەنابەت ئەڵێ ڕێگا نادرێ بە تاکی ڕێگا نەدرێ باشە لەبەر چی لەبەرەوەی کە ممکنە بەیانی هەیە گرتو بەیانی بیانێ بڵێن خۆکۆ ئێستا کردان ئەم ڕێوارێکردان ساعت 3 لە بەردەمی هەڵبەندی خۆیان لە سلێمانی بێن بڵێن خۆیان بۆ جەماوەری خۆیان بێ بۆ قەناعەتکردنی ڕێگشتی بێت بۆ تاسیکردنی ڕێگشتی تەجەموعە یا خۆ پیشاندانی گردبوونەوەیکەن لە بەردەمی بارەگاکی خۆیان داواکەن لە بەرەی سەرای بکەن جاریش کێمە کار و کاسبی ژیان لە خەڵک تێگەین جاریشی کە ئەگەری ئەوە هەیە بێزگە لە برایانەیە گرتو دەستی تری تێکەوە زیاتر خەڵکتر بەکاری بێنە ڕای پێشی ئەم خۆ پیشاندانە ئەم گردبوونەوەیە بۆ لاولایانی بۆ بەستێکی تر بۆ جندایەکی تر و ئەژدانی کە کوردستان و عێراق خاڵی نییە لە چەنەها دەستی گومان لێکراوە کەواتەیەوە بە شێوەیەکی فەرمی ئاگاتان لە ڕێگریەکان هەیە و بە حەزەرەوە لێرە مەترسیەکەیەوە هیچی کە نییە بڕاوکە چەند بۆ حیمایی وەزعی گشتیە داوانە بۆ حیمای برایانی یەکگرتو خوان و قەڕەکانە ئەگەر چوونە ناوێت چوار گەنجی تووڕە بوو عاجز بکاردانەوەی چکان کرد پەلامەرێنن ئێمە بڵێ وڵا ئەوە جایش کە بڵێن فڵان لایەن یا فڵان کەس یا بەدەستی فڵان کەس چوونە سەر مەخەڕی یەکگرتو و فڵان لای مەکتەبی سیاسیان خۆیان خۆسەوە عەزیەتدایان فڵان کادریانەوە لێ کرد بێگومان حیمایەوانە پێش و حیمایی لای شتێکی تر بەڕاستی پارێزگاریوانە زیاتر پێش و پارێزگاری وەزعی گشتی بێت بەڵێ کاک عەبدوڵوهاب وتەبێژی فەرمی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونت لە ئەستۆدیۆکانی بڵێ بینەرانی عەزیز ئێمە بەردەوام دەبین لە ڕووماڵکردن و گەیاندنی نوێترین زانیاری بە ئێوە پاش کەمێکی تریش بەرنامەی مایکی خەڵک بەردەوام دەبێت لەگەڵتان بۆ زانینی ڕای هاوڵاتیانی کوردستان بۆ زانینی ڕای هەموو لایەک لەسەر ئەم ڕووداوانە و قسەی هاوڵاتیانی ژوەر دەگرین لەو بەرنمەیەدا و پاش بەرنمەکەش NRT بەردەوام دەبێت لەگەڵتان بۆ گەیاندنی زانیاری زیاتر بۆ گەیاندنی دواترین پێشاتەکان.